زمانی نادوێت، بەڵام کارەکانی و دەستەکانی دەدوێن. لە نێو دەیانژنی ناوکارگەی مافووری سلێمانی فەلەک دەبینرێت کە خاوەن پێداویستی تایبەتە و نابیستە، بەڵام توانیوێتی بۆ نەخشاندنی مافوورەکانی بەردەستی، سەلیقە و توانای بسەلمێنێت. فەلەک ماوەی 20 ساڵە لەگەڵ خوری و بەنومەقەست و کەلوپەلی دیکە هاوڕێیە. بە دەستلێدانی هەردانەیەکیان کارەکانی زیاتر پێدەنەخشێنێت. بەهار مەحموود کە زیاتر لە 30 ساڵە لەگەڵ نابیستان بە زمانی ئاماژە قسە دەکات، مامۆستای فەلەک بووە لە قۆناغی خوێندن لە پەیمانگای هیوا بۆ نابیستایان. هاوکاری کردین لەوەی کە زانیاریەکان لە فەلەک وەربگرین. 19 ساڵە ئیشەکات، 19 ساڵە کارەکە لەم کارگەیە و ئیشەکەیشی چنینی فەرشە مافوورە. وەختی خۆی لە ناو پەیمانگای هیوایە فێر بۆ مامۆستا گوڵزار فێری کردووە، ئەم وەکو هیوایەتێک هەر لە لای ماوەتەوانێ و ئیتر لێرە دامەزراوە ئێستا پەرە بە کارەکەیە. فەلەک فەرەج تەمەنی 42 ساڵە و دایکی 2 منداڵە. ماوەی زیاتر لە 19 ساڵە کاری چنینی فەرش و مافوور دەکات. دەمانبات تا لای ئەو کارانەی کە لە ڕابردوودا ئەنجامیان داوە و بۆمان باز دەکات چی لە دروستکردنی کارەکانیدا بەکارهێناوە. فەلەک بە کارامەیی و دەستڕەنگینی و ڕووخۆشی لە شوێنی کارەکەی خۆی سەلماندووە و بەڕێوەبەرەکەی باز لە سەرکەوتنەکانی دەکات. زۆر وردەکاریە، خاصە نەخشەکەی ئەو دەستڕەنجینی کە ئەو هەیتی، جگەلەوەی کە دایکە، جگەلەوەی کە لە ماڵ و منداڵەکەی خۆی بەخێوەکات و بژێوی ژیانیوان لەسەر ئێرە، زۆر ماندوو هیلاکە، زۆریش بڕێکوپێکە، زۆریش ئیشکەرە. دەستەڕەنجینەکانی چەند کەسیشی فێر کردیا، یعنی نەگوێی لێە و نەتوانی قسەش بکە، بەڵام لەگەڵەوەش زۆر زیرەکە. کارگەی مافووری سلێمانی کە لە ناو کارگەی جگەرەیە لە شارەکەدا لە ساڵی 1997 دامەزراوە و تێیدا مافوور و فەرش و بەرماڵ و ڕایەخ و پۆپەشمین و جۆڵا و چەندین کەلوپەلی دیکەی لێ دروست دەکرێت و فەلەکیش لە سەرەتای دامەزراندنی کارگەکەوە تاوەکو ئێستا بەردەوامە لە کارکردن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.